ئەم هەنگاوەی حکوومەت یاریمی کوردستان زادەی هەوڵدانە بۆ ئەوەی کە متمانەیەک بۆ کۆمپانیا زەبەلاحەکانی بواری بەرهەمهێنانی نەوت دروست ببێتەوە لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بەهۆی شەڕی داعشەوە بەشێک لە کۆمپانیاکان پاشەکشیان لە هەرێمی کوردستان کردووە و لەبەرەوەی زۆرینەی هەرە زۆری داهات یاریمی کوردستان بەرهەمی پرۆسە نەوتیەکانە لەبەرەوە حکوومەت ئەبێ هەوڵ بدا کۆمپانیاکان بێنە هەرێمی کوردستان بۆ بە ئەنجامگەیاندنی گرێبەستگەلێک کە دوجار لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەوێتەوە. هەروەها هەوڵێک بووە بۆ بەگەڕخستنی سەرمایەی بیانی لە بواری پەرەپێدانی ژێرخانی کەرتی پیشەسازی نەوتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی بواری بەهێزکردنی ئەو توانای ناردنەدەرەوەی نەوتی ئەو بۆریەی کە نەوتی هەرێمی کوردستان ئەگەیەنێتە بەندەرەکانی جیهان. هاوکات بۆ ئەنجامدانی گرێبەستی تایبەت بووە بۆ ئەوەی کە ینی ڕێکەوتنەکە دەبێتە هۆکارێک یان دەبێتە زەمینە سازی بۆ ئەنجامدانی ڕێکەوتنی تایبەت بە بەرهەمهێنانی نەوت لە 5 کێڵگەی نەوتی لە هەرێمی کوردستان کە لەم لەحزەی ئێمە قسەی تیاکەین 22 کێڵگەی نەوتی ئامادە لە هەرێمی کوردستانەیە کە پێویستیان بە پەرەپێدانە.